میدیای کوردی تا چەند توانیوێتی هەوڵ بدات کە پێوەستیە کۆمەڵایەتیەکان هەروەها بەهانی نیشتیمانیەکان لەناو تاکەکانی کووردا بڵاو بکاتەوە تا چەند توانیوێتی ئەو متمانەی کە هەیەی تاکانی کۆمەلگە بتوانن و متمانەی پێ بکەن و تا چەند دەرگاوان هەیە سەبارەت بەو بابەتانی کە بڵاو دەکرێنەوە هەر لە تەلەڤیزیۆن و هەر لە میدیا بیسرا و بینراوەکان و هەروەها لەگەڵەوەشدا لە سوشیال میدیادا و لەگەڵەوەشدا ئەو بابەتە ئەو هەواڵ و ڕووداوە ساختانی کە لە ئێستادا بڵاو دەکرێنەوە و بەرگوێمان و بەر چاومان دەکەون تا چەند زەرر و زیانی هەبووە بۆ سەر تاکەکانی کۆمەلگا. ئێمە گفتوگوی هەمووم بابەتاناکەین لەگەڵ میوانەکەمان کە لە ستۆدیۆ جنابیان ئامادەیە کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان. کاروان بەخێر هاتی، سوپاس بۆ ئامادەبوونت. بەنیت باش مانو نەبی هەنارخان. زۆر سپاس. کاروان بە بۆچوونی جنابی میدیای کوردی توانیوێتی ئەو ئەرکە قورسەی کە لەسەر شانیەتی بە شێوەیەکی دروست بیگەنێت بە تاکەکانی بگەنێ بە وەرگرگەکانی. سڵام بۆ تو بەیانیت باش، بەیانی سەرجەمبینەرانمان باش بێت، هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای خوازم. قۆناغی میدیای کوردی ئێستا کە دوایین قۆناغێتی لە ترۆپکی تەکنۆلۆژیا لەگەڵ پێشکەوتنی کۆمونیکیشن پەیوەندیەکان میدیا ماس میدیا زۆر بەربڵاوە، بەڵام ئەگەر یەک هەنگاو بگەڕێتەوە دواوە بەم هەموو پێشکەوتنەوە بەقەدەر هاواری یەکەم مرۆڤ فیدباک و کاریگەری دروست نەکردو کە یەکەم مرۆڤ لەسەر زەویدا بەزیوە ماڵی نەبووە لە دارستانە ژیاوە، هاواران لە یەکتر کردو کە هاواران لە یەکتر کردووە مەبەستێکیان هەبووم هاوارە بگەێنن، یعنی ئەوە یەکتریان ئاگادار کردوتەوە لە شتێک لەم لا لەولا کەواتە میدیایان کردووە، کاری میدیای کاری ڕاگەیانیان بۆ یەکتر کردو و کاریگەریشی هەبووە، فیدباک گەڕاوەتەوە بۆ نمونەیانی. بەڵام ئێستا بەراوردێکی بە دارستانەکان من ئەمە ڕێی منە، یعنی ئەمە نیە لەوانەیە ڕەنگ زۆربەی خەڵکیش لەگەڵ من وابێ هاوڕابێ دوو کە مرۆڤ بچێتە ئەشکەوتەوە لەسەر ئەشکەوت بە نەخشی کردووە، ئەم نەخشانە خۆی ناسانووە، مەسەجی گەیان و پەیامی گەیانوە. قۆناغی دووهەم کەواتە لێشە پەیام گەیشتووە کە ئەو ڕۆشتۆ کەسی کاتوتە ناو ئەشکەوتەکە زانیوێتی ئەمە کە خەڵکێکی متەحەزری هەیە. دوای مۆزوعی ئەشکەوتەکان تابلێتی سەر گڵەکان، ینی مرۆڤ وردە پێشکەوتو لە میدیایە، ئەم قۆناغی میدیای کە ئێمە ئێستا بینەم هەموو کامێرێکە بە دیاری ئێمە وەستاوە هەموو گڵۆپ و ئینارە و ستۆدیۆیەکە، ینی بە قۆناغی عەقڵی مرۆڤایەتیە تێپەڕی و تاگەشتوتە ئێرە، ینی ڕۆژێک هەبوو مرۆڤ کە ویسوێتی شتێ بگەێنێ لەسەر خشتی سوورەوە کراوە یاداشتی خۆی نووسیوەتەوە بۆ زمانە هیرۆگرافی، دوای تەتەوری کردووە لێوە گەشتۆتە سەر نەخشی سەربەرد بۆ نمونە ئێستا حامورابی هەموو یاسا یەکەم یاسای سەر زەوی بۆ مرۆڤ کە نووسراوە لەسەر بەرد نووسراوە هەڵکەندراوە، ئەمەش مەسجە، ئەمەش میدیایە، ئەمەش گەیاندنە. بەم قۆناغانە ئێمە تێپەڕیوین، اینجا دوای کە چاپەمەنی دروست بوو و چاپکراوەتەوە و ئەمانە لەسەر قامیش شتیان نووسیوە. بیرکەیتەوە زۆر ملیۆنان ساڵ پێش ئێستا مرۆڤ ڕاگەیاندنی کردووە، ئەمە هەمووی ڕاگەیاندە، اینجا دوای وردە چاپخانەی دروست کردووە، دوای چاپخانە رادیۆی دروست کردو، دوای رادیۆ تەلەڤیزیۆنی لۆکاڵی کردو، دوای تەلەڤیزیۆنی لۆکاڵ تەلەڤیزیۆنی ئاسمانی و سەتەلایتی دروست کردو، اینجا گەشتۆتە قۆناغی میدیای ئەلکترۆنی. میدیای ئەلکترۆنی لە وێبسایتەکانە دەستی پێکرد، بەڵام ئێستا ترۆپکی میدیایە، بەڵام بەدیوە لای ئێمە بەداخەوەڵم بەدیوە خراپەکەیە. ئەم سۆشیال میدیایی کە ئێمە هۆکار چیەکە کاروان؟ هۆکار مەسجێک نییە وەک مرۆڤی ناو ئەشکەوتەکە مەسجێک بنێرێت، مەبەستی لەوە بێت کە بیگەێنە و فیدباک ینی کاریگەری بگەڕێتەوە بووی. ئەمە یەک. دوو ئێستا بە هیچ شێوەیە لە ناو سۆشیال میدیا شتێک نییە ناوی دەرگاوان بێت، ینی ئەم دەرگاوانی کە تۆ باسی ئەەکەی من باسی یەکەم میدیا باسیەکە وەکو زانست میدیا وەکو زانست ئەخوێنرێت، دەرگاوانەکە دوو جۆر دەرگاوان هەیە، جۆرێکیان خودیە لە ناخی هەموو مرۆڤێکە هەیە، بەڵێ دوو کەناڵەکە ئیسەپێنێت. کەناڵەکە ئەگەر کەناڵێکی ڕێگە پێدراوی و مۆڵەتداری معتەبەر بێت، کەناڵەکە بێگومان کۆمەڵی خەتی هەیە، ئەمانە ئیشەکان واریدە ئەمایان ناکرێت بکرێت بۆ لە بروی ئەبێ وابێت ئوسوڵ ئەبێ وابێت. بەڵام لە سۆشیال میدیا نەخودیەکە بەکارە ینی ڕەچاوەکرێ نە ئەوەی کەناڵەکە با بڵێن دروست کراوەکە کە میدیایەکت هەبوو بەربڵاو بێت، سنووری بەخشی هەموو گۆی زەوی بێت، گەنجێک بی با بەڕێوە، هیچ پابند نەبێت بە هیچ پرەنسیپێکی کاری میدیایەوە، هیچ دەرگاوانێکی نەبێ، هیچ قەیمێکی نەبێ، ئینتیمای بۆ خودی خۆی نەبێ، ئەمە مەترسیە، بەڕاستی مەترسیانی ئێمە لەوانەیە هەست بەم مەترسیە نەکەین. بەڵام ئەگەر بڕۆی سەرێکی دادگاکانی کوردستان و عێراقیش بکەیت، بنکەکانی پۆلیس
بەدەیان و بە سەدان و بە هەزاران سکاڵا لە سوۆشال میدیا کراوە ئەم لەویەکە ئەم لەویەکە ئەمە مۆزوعەکەیە منما هەفتی پێش ڕۆژێکیان دانا بۆ تۆڕی ڕێکخراوەکانی سلێمانی ڕۆژێکی دانا بووی باسکردنی میدیا بە شێوەیەکی گشتی من تەوەری ئینتیمابوون با بڵێن پەیوەستبوون بە وڵات و نەتەوە و نیشتیمان و ئەمانم بەرکەوت بەڕاستی ینی من هەرچەند گەڕاوم هەرچەند هێنام بردم جگە لە میدیا ڕسمیەکان هیچ سۆشیال میدیایەکی ئازاد ئەوەی کە خەڵک خۆی با بەڕێوە نەکرد باسی ئینتیمان ناکات نەکرد باسی پەیوەستبوون ناکات بەعکسەوە خەڵک هانەیە بەرەو دیوە خراپەکەی کە وڵات هیچ پیرۆز نییە هیچ پەیوەستمە بە ئەمە وا بکە ئەمە کارڕەمەترسیەکان هەز ناکەی کە دەرکەوت بێ لەسەر تاکەکانی کۆمەلگا توانین بڵێن هەندێک لە تاکەکان بە تایبەت ئەمانی کە تازە پێدەگەن هەنارخە من دوو هەفتە لەون پێش خاتوڕەنجین عەبدوڵڵا کتێبێکی بە چاپگەیان و بڵاوی کردەوە مەراسیمێکی بۆ کرد بە ناوی سەدامیەکانی میدیا من حەزەکەم خەڵک ئەم کتێب بخوێننەوە ئاین دراسەیەک لێکۆڵینەوەیەکە قوڵ ڕۆژوەتە ناو ئەوەی کە لە سۆشال میدیا ئەو گوزەرێ کارگەشتە ئەوەی ئێستا بە شان و باڵی سەدام حوسێن هەڵبات تاکی کورد خەڵکی هەڵەبجەیە خەڵکی گەرمیانە خەڵکی پشدەر و بتوێنە کە گەورەترین ینی گەورەترین زوڵمی لێکراوە لەسەر دەستی ئەو کەسیە ئێستا هەستاوە باسیەکە مەدحێکە بۆ لەبەرەوەی ئینتیمای نییە یعنی ئەم مۆزوعەکەم باسم کردووە پەیوەستبوون و ئینتیمابوون ئەم گەنجە نەیدیوە حکمی سەدام حوسێنی نەبینیەوە بە هیچ نەوەیەک بەڵام دوای ئەو لە دایک بوو بەڵام ئەوە نییە ئەوێت ئینتیقامێک لە نەتەوەکە و ئینەکەی خۆی بکاتەوە هەستاوە ئەمەی دروست کردووە بەسێکە ئەو دراسەیە شتێکی زۆر باشە تاکی کورد ئەگەێنێت ئەو قەناعەتی کە پەیوەست نەبوون یان ئینتیمان نەبوون بۆ وڵات و بۆ دین و تەنانەت بۆ خێزان ینی بەداخەوە لە من ئێستاتەوەی کە لە سۆشال میدیا گوزارێت ڕێزی بۆ خێزان نیەشتەوە ڕێزی بۆ نەتەوە بۆ نیشتیمان بۆ ئاین یانی ئەوەی کە باس ئەکرێ بۆ خودی خۆت تعریفی خەڵکەکان بۆ خۆیان کە لە ئەکاونتەکانە خۆی ئەناسێنێت بەس ئەوە ئەگەر دراسەیەکی قوڵی ئەوێت بزانین ئەم خەڵکانە چۆن خۆیان ناسان و لە فەیسبووکە بۆ لەبەرەی فەیسبووک ڕاستە مەسەلێکی کوردی هەیە باسێکاڵێ ساحی خۆم و تاییتی ئاسوودیان ئەمە زمانە بازارێکێتی سۆشیال میدیا تایبەتە بە شەخصەکان بەڵام کەسایەتی کە ئەو کەسانە ناخیان ڕۆخیان بیرکردنەوەیان قوڵایی هەناسیان لە ئەکاونت و لە پیجەکانیانە دەرەکەوێت بەڵام بگەڕێ بەنایان بزانێت چییە کەم کەسی شانازی بە خودی خۆیەوە بکە کەم کەسی شانازی بە نەتەوە بوون و کوردبوون و شاربوون و ینی ئەمانی کە ئەبێ ئینسان ئینتیمای بۆیان هەبێت لە سۆشال میدیا ئەمانە نەماوە ئێستا ئەتوانم بڵێم ساحەیەکی زۆر کراوەیە هەر کەسێک ئەسپی خۆی تیا تاواوە لێرەوە دەرەکەوێت کۆمەڵی خەڵکیشێ پابندین بە پرەنسیپی ژیانی خۆشیانەوە نەک هەر ژیانی میدیایی چونکە میدیا ئەرکی سەرەکی میدیا گەیاندنی زانیاری ڕاست و دروستە بەدڵنیایی بەڵام ئەوەی کە لە فەیسبوک باسەکرێ ئەوەی کە لە تویتەر باسەکرێ ئەوەی کە لە ئینستا و لە تیکتۆک و لە بەدەیان و بە سەدان دەلاقە و سەکوی سوشال میدیا باشەکە کارۆنجگە لە دەرگاوان کە هۆکارێکی سەرەکیە بۆ بڵاوبوونی ئەم هەموو هەواڵە ناڕاست و ئەم هەموو کاریگەری خراپی کە لەسەر تاکانی کۆمەلگا هەیەی جگە لەو چ هۆکارێکی دیکە هەیەکەوەندە زەقە هۆکار بێ بۆ سەرە لێرە کۆمەڵی کێشە دروست بووە ئێمە نەوەیەک پێگەشتووە ئێستا ینی لە دوای ئەمە نەوەیەک پێگەشتووە ئەم نەوەیە ئازاد ژیان جەردەستەیان نەبینی باری ئابووریان خراپ نییە بە بەراورد بە سەردەمی حکمی بەعس و سەدام حوسێن لادەکانیان بار نەکراوە لێر نەدراون ینی هەستەکەم کە پابند نییە بە کۆمەڵی پرەنسیپ و زروفەکە وای لێ کردو بەداخەوەڵێ منهەجی خوێندنی ئێمەش لە سەرەتاییەوە نەمانتوانیوە یان با بڵین پەروەردە نیتوانیوە بیگەێنێتە مێشکی کە تۆ نەوەیەکیت هۆڵۆکۆستت بەسەر هاتوو بۆچی ئێستا یەهودەکان جوولەکەکان هەتایە باسی هۆڵۆکۆستەکەن بۆچی پۆڵۆنیەکان و ڕووسەکان باسی شەڕی جەنگی جیهانی دووەمەکەن نەوە لەسەر فکری ئەو کێشمە و ئەو لێدان و ئەو زەبرە کوشندانی کە بەریان کەوتو باسیەکەن بەڵام ئێمە ئەنفال و هەڵەبجەوان تا ئێستا نەگەیانێتە مێشکی ئەمنەوەیە بۆیە کە باسی ئینتیمابوون ئەکەیت لەوانەیە گاڵتەی لێبێت بۆ لەبەرەوە یەکەم نەیدیوە دووەم نەی خوێنێتەوە سێهەم نەمانتوانیوە سینەمایەکی ئەوە بە قوتمان هەبێت کە تەمجیدی ئەو ئەساتانەی خۆمانی تیا بکەین یان ئێستا ستیڤن سپیلبەرگ گەورەترین خزمەتی بە هۆڵۆکۆست کردووە کە زنجیرەی فیلمی دەرکردووە لە هۆلیوودا ئێمە ئەوەشمان نییە کتێبەکانی مەکتەبمان ئەوە نییە بەداخۆ مەلاکانی مزگەوتەکان لە خوتبەکانە زۆر ئینتیمایان بۆ خەڵک دروست نەکردوێتەوە کە دەرگاوانیش نەبێت
ینی یاسایەک نەبێت کە تۆ بوت چەسپێنێت فێریش نەبوو بێت ئێکەواتە لێرە چی دروستە بێت بێ ئینتیماییەک دروستە بێت پەیوەست نەبوونێک دروستە بێت بە هەموو بابەت باشە کاکاروان زۆرێک لە خەڵکە بینی نەسەوەی لێ هاتوو خەڵکە بەداخەوە بە تەمەنەکانیشمان جگە لەم گەنجانەکە هیچیان تەلەڤیزیۆن نابین لە هەر کەسێکیانە پرسیاڵێ ئێمە لەوانەیە لە هەفتەیەکە جارێک بە تەواتی سەیری تەلەڤیزیۆن نەکەین هەمووی ئەوەی کە بینن بە مۆبایلە زیرەکەکانیان لە دەستیانە جاما ئەم کاریگەری ئەمێکێک نابێت لە هۆکارانی کە باس لەوە کرد کە لە سوۆشیال میدیاشە دەرگاوانێک نییە سانسۆرێک نییە کە بخرێتە سەر بڵاوکراوەکانی ئەم کەسانە هۆکارێکی دیکە بەوەی کە ئەم ئینتیمایی لە ناو تاکەکانە گوشتووە هەنار خەمە سەرەتای قسەکانم باسم کنی تەکنۆلۆژیا لە ترۆپکی پێشکەوتنیایەتی هەرم پێشکەوتنی تەکنۆلۆژیە وای لەوە کردووە کە لە ماڵەکانە تەلەڤیزیۆن ئەمە زیانەکانێتی ڕاست تۆ دانیشی خزمەت گوزاری هەموو شتێک بۆ تۆ بە هاتوتە بەردەست بەڵام هەموو دنیا لە ناو لەپی دەستێکا کۆ بۆتەوە ئەو سمارتفۆنی کە تۆ کە من و کە کێ و کێ بەکاری هێنن تەنانەت ئێستا تەلەڤیزیۆن ینی تیڤی بووە بە هۆکارێکی گەیاندنی کلاسیک ینی لەگەڵ ئەوە شاکە ئاسمانیە کە بە هەموو دنیا بڵاوبێت بۆ لە بەرەوەی تۆ لە سمارتەکەی بینێ ئەوەنی ئینتیمای بۆ ئەم جیهازە هەیە گەنج بە کوڕ بە کچ نەک هەر گەنج هەر پێش گەنجش هەر زەکار و مێرد مناڵیش ئەوەنە ئینتیمای بۆ فکری خۆی نییە ئەمە ژیانی بردووە یعنی دانیشتۆ لێرەیە بە مستەمری بەیانی هەڵەسێت یەکسەر بە پەنجەوە خەریکە بە چاو خەریکە بە مێشک خەریکە دانیشتووە جوڵی نییە تەنها شت وەرەگرێت چی وەرەگرێت ئەمە کێشەکەیە چی وەرئەگرێت ئەو بابەتی کە وەری ئەگرێت هیچی لا دروست ناکە دانیشت لە تیکتۆکە لە قسەی پێکەنینە و ئەم لایە و ئەو لایە و ئەمە ینی کەم کەس هەیە گەنجێک ئیسە بڵێ وەرە کتێبێ بخوێنەرەوە ینی عموم باز ناکەم بەڵام بەشی زۆرینەی گەنج ئەوەی لەگەڵ مۆبایلەکەی ئەوەی لەگەڵ سمارتفۆنەکەی خەریکە ئەوەی لەگەڵ مێشی خۆیان خەریک نییە ینی مێشی خۆی بۆ ئەو تەرخان کردووە ئەم حاڵەتە ئەم کردارانی لێکێت کاتە هۆشیاری کۆمەلگا یەکێکی دیکە لە هۆکارەکە لە مەترسیەکانی ئێستەی بە تایبەتی ئەم نەوە گەنجەی کە طبعا جڵەوە کەوتە دەستی ئەمان ئێمە بمانەوێت نەمانەوێت لە دە ساڵی داهاتوانەوەیەک کە لە دوای ڕاپەڕینەوە لە دایک بوون جڵەوی حکومداری جڵەوی بیرکردنەوە جڵەوی ئیشکردن جڵەوی ئابووری سیاسی هەموو بابەتەکانە کەوتە دەستیان ئەی باشە ئەگەر ئێمە نەمانتوانیوە تربێتیان بینە کەڵم تربێتیانی بسمە تربێتی مەکتەبە تربێتی قوتابخانەیە تربێتی مزگەوتە تربێتی خێزانە خێزانەکان زۆر سەرقاڵن وەک جاران نییە دایک و باوک ئێوارە بێت دابنی شقات لەگەڵ مناڵەکانە لەسەر سفرێک کەم خێزان هەیە پێکەوە لەسەر سفرە نام خۆم بۆ لەبەروی ئەم درەنگێتەوە ئەو زوویێتەوە ئەو زوو ئەڕوا ئەم درەنگێتەوە ئەمە یەک دوو مزگەوتەکان ئێستا دەوری بابڕین تەوجیه نابین ئاراستەکردن نابینن ئەوەی خەریکی مەسەلەن سەلەفیەت و دین و کۆمەڵێک ینی سیاست تێکەڵی دینەکە کراوە من هەجی قوتابخانەکانیش سێر کە من سێرەکەم ینی بەهی مناڵەکانم کە ئەگەڕێم ینی ئاراستەکردنی تیانە باسکردنی تیا بەڵام ئاراستەکردنی تیانە کە ئاراستەکردنی تیانە بێت ئێ میدیاش خۆی بە دەرگاوان نەچێ بەڕێەوە کە تۆ سوشال میدیاکەت ئەم ئایفۆنی کە بەدەستەوەیە ئەم سمارتفۆنی کە بەدەستەوەیە ئەم ئەندرویدی کە بەدەستەوەیە ئەگەر خۆت لە مێشی خۆتە دەرگاوانت بۆدانە نابێت لەگەڵ ڕێزم ئەمەی کە بڵاوەکرێتەوە کۆمەڵی ڕسمە کۆمەڵشتی بێمانایە کۆمەڵێ قاوقیژە ینی ئێستا من سەر مێزەکەم لە سندیکە ئەمەە کەیسی سکاڵای لەسرە بۆ ینی ئەم هەموو سکاڵایە بۆچی پێشتر ئەمە وان نەبوو بۆچی مەسەلەن ئەم کەناڵی تۆ ساڵی سکاڵایەکی لەسەر نییە سکاڵانی کە تەقدیم یەکەن کێن ئەو سکاڵانە پێشکەشەکەن بە سندیکە بەشی هەرە زۆری لەسەر سوۆشیال میدیایە سکاڵای خەڵکە لە خەڵک سکاڵای خەڵکە لە کەناڵ سکاڵای کەناڵە لە ناو کەناڵ سکاڵای هاوڵاتیە لە تەشیر پێکردنی لە بۆ کۆمپانیاکە ینی ئەنوا ئەوشکال شتێ بەڵام ئەتوانم بڵێم لە سەدا 90 بۆ 95 هەموو سکاڵاکان کە هەفتەی 10 بۆ 15 سکاڵامان هەیە کاڵم سکاڵان ئەم کەیسە جاری وایە شایەتە جاری وایە دەستگیرکردن ئەمانە هەمووی بەشی هەرە زۆری سوۆشیال میدیای کەواتە ئێستا ئێمە گەشتونتە قۆناغێکە سوۆشیال میدیا لە دەست دەرچووە یعنی بەلاڕێە ئەڕوات ئەمە بەعموم لە سەدا سەد نا بەڵام بەشی هەرە زۆری ئەو کەیسانی کێت ئاوا سیرەگەر ئامارێکی لەسەر بکەی ئەم ئامارە بۆچی ئەمەیان فەیسبووکە ئەویان تویتەرە ئەویان یوتیوبە ئەمەیان کەواتە هەموو سکاڵەکان لەسەر سوۆشیال میدیاکەیە سوۆشیال میدیاکەش ئەوەی کە باسمان کرد ئەمە بابڕین دەرهاویشتەی ئەو کۆمەڵە ساڵی کە ئێمە نەمانتوانیەوە ئەو خەڵکە ئەو گەنجانە ڕابێنی نەسەرەوەی کە میدیا قیەمە مەبادیە هەستە نەستە ینی تۆ خەڵک بۆ برینار ئەکی لە سوۆشیال میدیاکە تاکە بۆ جنێو بە نەتەوەکی خۆت ئەی بۆ واعکی واعکی کۆمەڵە سکاڵامان هەیە
خەڵکن لەسەر سوۆشال میدیای کردوێتی کە ئەگەڕی بە دوایە گەنجێکی با بەڕێوە پێڵی ئەڵێ کاکە تۆ ئەمە دوا کردووە بە مەسش تەبانەوە و گەنجانە کە بە ئەکاون دروستەکەن کە واڵ دروستەکەن کە ئەبن بە خاوەنی سەکۆیەکی دیاریکراو یەک ڕقم تەلەفۆنی داناوە و وەریگرتووە چەندین جارێمە پێماوە توتوانە وەرن هیچ نەبیبات قسێک بکەین ئێوە هەڵەیەکتان کردووە سکاڵایەکت لەسەر لە فلان کۆمپانیاوە لە فلان هاوڵاتیەوە وەرە بۆی کێشەکەتان بۆ چارەسەرکەین خۆی نابە دەستەوە بەڵام ئێستا خۆشبەختانە ئەڵێم کۆمەڵێک تەکنۆلۆژیا هەم بە تەکنۆلۆژیا ئەوانە هەمووی ئەدۆزرێتەوە GPS و GPS و ئەمانە هەیە کە تۆ تەشیر بەیەکێکەکەی لە ئەکاونتێکی خۆتەوە کاتێکە زانی کە دەستگیر کراوی کە دەستگیرەکەی بۆ 2 ساڵ هەتا 5 ساڵ ئەبێ ئەو گەنجە بڕاتە ژوورەوە ینی ئەمانش حتا ئەو باگراوندە یاسایەشی نییە کە لە ئەکاونتێکی خۆیان یا کۆمنتێک ئەنووسێ یان جنێوێک یان ڕسمێک هێنێ دەستکاری ئەک بە فۆتۆشۆپ یان قسە بنەتەوەکی خۆیڵێ ئەمانە هەمووی لە یاسای حسابی تاوانی بۆ کرێ ئەم گەنجە لە فەیسبووکیشا یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکان پەیڕەوە کرێت بۆیە لەو کاتەیە کە ئێستا بەداخەوەڵم ینی کۆمەڵە گەنجان دەستگیرەکرێن کەیسەکەیان وایە کاتە دادگاکان توانیان هاوکارێکی باش بن بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە لە گرفتی سوۆشال میدیا کۆنتترۆلەکە قورسە چکە ئەبێت زۆر بە تایبەت بگەڕی شخصی تۆمەتبار بدۆزیتەوە ئەمە یەک دوو ئەکاونتەکان زۆرن یعنی بە ملیۆنان هەیە بەتایبەت ئەوانی کە دەستنیشانەکرێنەوەی کە ئەدۆزرێنەوە ڕادستی دادگا ئەکرێن توانراوە دادگا توانێتی هاوکارێکی باش بێت بەختانە ئەوانی کە بە تایبەتی میدیا ناکەن ئەوانی کە کاری زعاجکردن و کاری تۆمە دروستکردن و کاری ڕسم دەستکاریکردن و ئەمانەکان زۆربیان لە ینی دۆزراونەتەوە ئێستا کەیسەکانە لە ناو دادگاکانەیە دادگاکانی سلێمانیش پڕ لەمە و ئەمانە بەداخەوە وەڵێمانی گەنجێکە نازانێت تۆمەتەکەی چێ بەڵام کە ئەچێتە ژوورەوە بۆ زیندان کەیەتە دەرەوە ڕندەیەکی لێ دروستەوی ئەمەش هەر لایەنە خراپەکەی هەیە ناکرێت گەنجێکی هەرزەکار لەسەر ڕینێک دەزیرکرێت بەڵام ئەکرێت فێری بکەین ئێمە ئەمی کە تۆ ئینوسید ئەمە میدیانیە یەک ئەمە جنێودانیش لە ئەخلاقی ئینسانە یعنی ئەمانەمان بتوانێت ئێستا ئەتوانم بڵێم هەنێ لە ڕێکخراوەکان کەوتونەتە خۆکە بتوانن پێش ئەوەی تیرەکە لە کەوانەکە دەرچێت کۆمەڵێک پرەنسیپی کوردەواری خۆمان بە خەڵک بگەێنن کە ئەمی لە سوۆشال میدیا ئەگوزارێت نابێ بەم شێوازە بێت باشە کاکەڕۆن پێشەوەی بگەینە سەر ڕێگە چارەکان کە ڕێگە چارە بۆ ئەمە چییە تا چەند پێویستمان بە یاسایەکی هەموارکراو هەیە بۆی کە هەندێک بڕگەی تێدا بێت سەبارەت بە ئەو بڵاو کراوی یاخود ئەو میدیا سێبەرانی کە لە سوۆشال میدیاوە ئەم هەندێک بابەت بڵاوەکەنەوە کە زیانێکی بەخۆت باڵین مەترسێکی زۆر گەورەی لەسەر تاک بە تاکی کۆمەلگا بێت ئێمە زۆر دەمێکە بیرمان لەوە کردوتەوە یاسایەکی باشمان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان زۆر باش بەڵام یاسایەکی هەموارکراو کەم خاڵانەشی تێدا ساڵی 2007 دامەزراوە کە سوۆشال میدیا نەبووە ئینتەرنێت وا بەربڵاو نەبوو ئێستا بۆیە بیرکردنەوەی ئێمە هەموو ئەو جیلی ئەمنەوەی کە ئێمە ئیسە لە بواری میدیا کارەکەین پێشنیارێکمان کرد پێشنیارەکەمان هاتە دەست بەڵێ ئیسە پرۆژه یاسایەک دروست کرا لە ناو پەرلەمانی کوردستانە پرۆژه یاسای میدیای ئەلکترۆنی سوۆشیال میدیا لە ناو پەرلەمانی کوردستانە خوێنەوە یەکەمی بۆ کراوە بەڵام کۆمەڵێک گرتن هەیە لەو پرۆژه یاسایانی تەنگا یاساکە بە بەراورد بە یاساکاری ڕۆژنامەوانی کە ئازادیەکی زۆر باشی تیا فراهم کراوە پرۆژه یاسای میدیا ئەلکترۆنی سوۆشیال میدیا لەو ئاستەیانە بۆیە ئێستا ڕاگیراوە بەڵام هیوادارم خۆشبەختانە جارێکی کە پەرلەمان دەستکاری ینی دەستکارێکی تعدیلانی بکات هەموار بکرێتەوە کۆمەڵی خەڵکی پسپۆر لە ئەوانەی کە لە بواری ئایتینەوانی کە ڕۆژنامە نووسن ئەوانی کە یاسا ناسن ئەوانی کە پیان ئەڵێن یوتیوبەر و نازانم ئەمانی کە لە بواری سوۆشیال میدیای شەکل ڕێی ئەمانە هەمووی وەرگیرێت ئەبێ بە یاسایەک هەنێک لە کێش ناڵم هەموو بەڵام هەنێک لە کێشەکانی سوۆشیال میدیا بەو یاسایە ئەتوانین چارەسەری بکەین بەڵام نەک تۆ یاسایەک بەناوی یاسا و پرۆژه یاسایەک پێشکەشی کە قەمچی پێ بێت ینی باوی قەمچی وەشاندن ئێستا لەم سەردەمایان نەماوە ئەمنەوەی کە ئێستا کارەکەن ئەبێت بە یاسا هەڵسوکەوتیان لەگەڵ کێوەڵام بە نەرمی نەک ئەوەی کە لە سەردەمی خۆیان ئەگەر یەک جار ئینسان نوکتەیەکی لەسەر سەدام حوسێن بکردایە سەری خۆی و خێزانەکەی تیاچوو نە ئەو سەردەمە نەماوە ئێستا بەڵام ئەو سەردەمە ماوە کە تۆ تێگەێنێمە سەردەمی فکرە تۆ پرۆژه یاسات هەیە هەموو گەنجەکەی بم پرۆژه یاسا و کابێ بە یاسا بیخوێنێتەوە شارەزای بێت کە تۆ ئەو بەکارهێنیت ئەمە ئەدباتە زیندان ئەدباتە سجن بەڵام بە شێوازی لە شێوازەکان ئەمە ئەوەی کە ئەو پرسیاری تۆ ئەمە یەکێکە لە ڕێگە چارەکان کە بتوانین
لەم قۆناغەیە هیچ نەبێت لەم قۆناغەیە ئەم پاشاگردانیە ئەو با بڵێم زۆر و بۆری کە لە ساحەکەیە هەیە ئەو هەموو دەلاقی اینجا ئێمە ئینتەرنێتیش لە لای ئێمە فریە کەم وڵات هەیە لە دنیاە تۆ ئاوا بکەی هەموو شتێک وەرگریتەوە یعنی تەنانەت لە ئەوروپاشا واکە کە تەمەەن داوای تەمەنت لەیەکە لێرە ئەوەش نییە ینی مناڵێک هەرزەکارێک دەتوانێت بۆ خۆی بچێتە ناو گەورەترین باندەوە ینی ئەمە خۆ بەدەستی خۆمان نییە ینی ئەمە شەپۆلێکە هەموو دنیای گرتووەتەوە ئێمەش بەشێکی نەم دنیاە ئێستا چی مۆدل چی لە ئەمریکا دەرەچێت چی لە ئوسترالیا دەرەچێت دوای هەفتەی لە سلێمانی لە هەولێر تۆ خێزانەکانش ناتوان سانسۆر بخەنە سەر مناڵەکانیان کە چۆن بەکاری بهێنن ئەمانش ئەو کێشانن کە ئێمە زۆر ئازادیەکەمان زۆر فراهم کردووە بە تایبەتی بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارهێنانی ینی هیچ مۆدلێک نییە کە دەرپشێت و نەگاتێ ئێرە هیچ ینی هەر بۆ نمونە ئایفۆنێک کە لە ئەمریکا دەرەچێت بە هەفتەیە گەشتۆتە سلێمانی و هەولێر ئێجا باشە گەر تۆ ئەتەرنێتەکە تەتەورێک بە ئەتەرنێت بکە ئێم سێمە هەمجارە بیرەکەمەوە نازانین دوای ئەم هەموو پێشکەوتنە دوای ئەم هەموو قەرەباڵخی ژیان و جەنجاڵیە قۆناغی داهاتوو چی دروستە ئەگەین بکوێ نازانی ینی ساتێ ئێمە مناڵ بووین گۆڤارێک هەبوو گۆڤاری علومیان پێوت زانست کە باسەکری و تەلەفۆنێک دروستە بێ مەسەرەن ئەگری بەگوێتەوە وایری پیۆنی قسەکەی بەخەو بە خەیاڵ تێگەشت ئێستا ئەوە دروست بووە شتی کە دروست بووە ینی ئاسمان و ڕسمان هەموو شتێک لە بەردەستی مرۆڤ کەشەوە بەڵام ئێمەی کورد بەداخەوە لێ ئەرم قۆناغەیە پێویستمان بە خۆگرتنەوە هەیە نابێت بەو شێوە باشە بە ئێمە یەک دوو ڕێگە چارەمان باس کرد لە کاتی گفتوگۆکانمانە گرنگترین چارەسەر بۆم کە هەموو کێشە و گیر و گرفتە چییە کە لە ئێستادا بە تایبەت میدیا ڕوبەڕووی بێتەوە و کاریگەریی تەواوی لەسەر ئەنتیمای نیشتیمانی تاکەکان هەیە من لە سیمینارەکەشا زۆر بە وردی باسم کرد هەنارخان ئێمە هەنگاوی یەکەم ئەبێت میدیا لە تاوان جاکەینەوە یعنی پێویستمان بە دادگایەک هەیە تایبەت بێ بە میدیا و بە سوۆشیال میدیا یعنی سەگەر هەرزەکارێک هەڵەیەگە کات بابەتێکی نووسیوە نەڕوات لە ناو لەگەڵ تاوانبارە پیاوکوژەکان و لەگەڵ ڕێزم تلیاک خۆرەکان و ئەوانی کە شتی گەوریان کردو و تاوانی گەوریان کردووە محاکەمە بکرێەوە بۆ لەبەری فێر ئەبێ لە ئەوانەوە شتە خراپەکان فێر بێ ئێمە ئینێرین چاکیکەین بەڵام کە لە ئەوانەوە فێر بێت خراپتر ئەبێ بۆیە هەنگاوی یەکەم ئەبێت ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستانە بیر لۆ بکاتەوە کە دادگایەکی هەبێت ئەم جەریمانە جیاکاتەوە یعنی سە چۆن مەسەرەن کێشی خێزان بابەتی خۆی هەیە نەزاها ئوسوڵی خۆی هەیە ئەنی ئەمانە کە پێڵن دەستپاتی ئێبا میدیاش ئەگەر بەم شێوەیە بێ ئەمە هەنێک لە کێشەکانمان چارەسەرەکە یعنی ئەکرێت مەسەرەن دادوەرێک تێبگات لە بارودۆخی سوۆشیال میدیا و میدیا کە گەنجێک یێتە بەردەستی کە ڕۆژنامەنووسێک یێتە بەردەستی هەڵسوکەوتەکەی بە ئەو هەناسەیە بێت کە ئەمە نووسینی کردووە تەقەی نەکردو و ڕوومانە و قمبەلی بەکارهێنا ئەمە یەک دوو ئەو خاڵە بوو کە تۆ باست کرد کە ئێمە بتوانین یاسامان هەبێت ئەم یاسایە هەموو شتەکان بە یاسا ژیان ئەڕوات ئەم یاسایی کە ئێستا هەیە یاساکە باسی لە سوۆشیال میدیا نەکردووە کە کەیسێک دروستە بێ ئەڕاتە بەردەمی هەردا دووەرێک ئەی گەڕێنێت و بۆ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنەکان کە ئەو یاسایە بۆ مۆبایل دروست کراوە لە کاتی خۆیان ئەو کەسانی کە تەحڕوشیان کردووە کە خەڵکیانی زعاج کردووە بۆ بڵاوکراوە بۆ بڵاوکراوە نیە بەڵام ناچارە دادوەری بەڕێسێرەکە دە یاساکە باسی تۆڕی کۆمەڵایەتی تیانە ئەگەڕێتەوە بۆ ئەو یاسایی کە باسی تەکنۆلۆژیای تەیە کە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ژمارە 6 ساڵی 2008 لەو یاسایەشە گرتنی تایە بەندکردنی تایە ئەمە دوو خاڵی سێم کە لە هەمووی مهمترە پەروەردەکردنی تاکی خۆمان تاکی کورد چ لە ڕووی خێزانەوە بێت لە ڕووی قوتابخانەوە بێت لە ڕووی ئاینەوە بێت لە ڕووی بیری نەتەوایەتی و نیشتیمانیەوە بێت ئێمە ئەم چەند ساڵی ڕابردوو بەداخەوە تاکەکانمان پشتگوێ خستووە ئیهمالمان کردوون لەبەرەوەی ئێستا سێرەکەی هەر کەسە بە شێوازی خۆی بیرەکاتەوە ینی لەگەڵ ئەمەشا نازانم ینی ئللا ئەبێ ئێمە دەست پێ بکەینەوە مرۆڤ وەک هەویر وایە شتی زۆر جوانی لێ دروستەکرێ شتی زۆر ناشرینیشی لێ دروستەکرێ ئەم هەویرە گەر خێزان بتوانێت پەروەردیکە ئەگەر قوتابخانە و قۆناغی یەکەمی قوتابخانە بتوانێت دروستیکەن مرۆڤی باشیان لێ دەرەچێت بەڵام ئەگەر کۆمەڵگەش بێ غەدری لێ بکات و درڕندە بێ بەرامبەری ئەمیش بەرامبەر بە کۆمەڵگەکی درڕندە ئەم عنفە ئەم قووەتە ئەم دڵڕەقی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەمەی بینین هەندێکیان دەست و نەمامی ئەم کۆمەڵگەی ئێمن کە بەڕقی لەگەڵ تاکەکانە هەڵسوکەوتیان کردو بۆیە ئینتیمایان نییە بۆیە پەیوەزنین بەڵام پەیوەزبوون ئەرشێکی قورس نییە توانین بیگەڕێنینەوە باشترین نمونە هەردوو وڵاتی ئۆکرانیا و رووسیا کە لە جەنگەکان
سێرکە بیری نەتەوایەتی خۆیان و بیری نیشتمانی خۆیان هەردوو دەوڵەتەکە یانی ئەمە من سێرەکەم هەردووکیان لە ترۆ بکەن بەڵام ئێمە ئەو هەستەمان لە لای تاکەکانمان دروست نەکرد و هیوادارم ئەو سێ خاڵی کە باس کرا یعنی بە وردی بچێت واری جێبەجێکردنەوە ئەجینا سوۆشال میدیا کۆمەلگامان بەرەو لایەنی زۆر خراپە بات بۆ هیوایی کە هەر کەسێک لەلایەن خۆیەوە کە بەرپرسیارە لەو بابەتە هەوڵی تەواوەتی بدا زۆر سپاس بۆ جەنابەت کاروان ئەنوەر سکرتێری لە قی سلێمانی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت